بەزەستەکەم دەسمە لەرزێ تا ئێستا پێش بڕکێم نەکردەوە. نۆرمەڵە بێتەوە. ئیشی هەنار داوەراندن یان ئیشی هەنار داتەکاندن یەکێکە لە ئیشە زۆر ناخۆشەکان ئەوان پێش من کەوتن دەستیان پێ کرد. اینجا لەگەڵ کاک هەڵوێست و ئاوێسخانە پێشبڕکێگەکەین لەسەرەوەی کاممان زووتر هەنارێک دائەتەکێنێ بزانین کاممان ئەتوانین کە لە پێش هەمومانەوە کێ ئەیباتەوە جەماعەت. من وتم ئێوە بیکەن کاگەڵوێ زووتی نا ئەگەر ئازای خۆ وەرە لەگەڵمانە بیکە کەواتە با دەست پێ بکەین. من ئەمیشەم کردووە تەبعاً لەبەرەوەی خزموکە سوکار بەیان دەرو دراوسێ بێ باخی هەناریان هەبووە لەگەڵ یانە هاوکاریم کردوون بەزەستەکەم دەسمە لەرزێ تا ئێستا پێش بڕکێم نەکردەوە نۆرمەڵە بێتەوە پێش بڕکێم نەکردووە ئەگەر نا ئیشەکەم کردووە اینجا بەدەستیش تۆزێک ناخۆشە نیوەی پێوە بۆ فڕێمیاوە بەخوای چ پێوە نەبوو ویشدانێ بێ. ئەوێز وتی من نایبەمەوە ئەوە وتی گرنگ بەشداریکردنە چاوەڕێم کردی و نارەکەشم بۆ لەت دەستی تۆ خۆش بێ. پێشەو هەیە هیچی پێوە نەماوە سەعبەتیش نەکەی ئاساییە. کاگەڵێز هیلاک بووی ئەمڕۆ ئەمڕۆ من دوو ڕۆژە نەخەوتوم یاخوا لەشتان ساغ بێ دیزاینکردنیێرە بووین باشە ئەنجاوەکو لە بەیانی ساعت 6 وەڵام بڵێن 5 هاتووەتە دەرەوە خەریکی بازار و ڕێخستنیێرە و بە پێ و بینینەوە سای ئەمە دانیشتنەکەیم لەگەڵ دانیشت ئاوایشە نش ساغ بێ ئاوا دانیشت جارێ سبەینێ و دوو سبەیشتان ماوە سبەینێ قاو ناڕەحەتمانەکەوە سبەینێ زۆر قەرەباڵەکە بێوانە گینا دەرنیە زۆر مرتاحین ئەم هەموو دۆست و ئەحباب و میوانە خۆشەویستیان لە دەروی شار و ناوچە جیاجیاکانەوە بەڕاستی ئەمە شانازێکی زۆر زۆر گەورەی بۆ ئێمە بۆ هەڵەبجە شانازیش بە فستیڤاڵیان نارەوە کە شتێکی فرێش و تایبەتیش پێشکەشی میوانەکانتەکەی من تەواو بووم جەماعەت باشە منیش دووەم بووم هەر خۆی پێشبینی ئەوی کردبوو کە بدۆڕێ دەستان خۆش بێکمان بردمانەوە هاڵاتۆ بتۆ ڕاستەکەی دەستان خۆش بێ لەشتان ساغ بێ. ئەم هەنارە فرێش و جوانە لێرە ئەکەن بە شەربەت و هەر لێرەش پێشکەش بە میوانەکانی یەکەن و هەناری فرێشیشیان هەیە و ڕوبە هەناریش.